ئازیزان دۆستان خۆشحاڵین کە ئەم جارەش پێتان شا دەبینەوە لە تەوەرێکی زۆر هەستیار، تەوەرێکی زۆر زۆر گرنگ، زۆر زۆر پێویست بۆ ئەمڕۆی سینەمای کوردی. ئەویش ئەم تەوەرە کە لە دنیای سینەمای جیهانی و سینەمای ئەمڕۆی مۆدێرنە و سەردەمە زۆر زۆر پشت بەم تەوەرە ئەبەستن. ئەم تەوەرەش ئەوە نییە بڵێن ئەم میوانە ئازیزەمان کەسێکی فلیمساز بێت. فلیمساز نییە، بەڵام کەسێکە شارەزا و خوێنەرێکی باشی ئەم بوارەیە و هەتا چەند کتێبێکی لەم بوارەیە وەرگێڕاوە بۆ زمانی کوردی و کتێبخانەی فلیمسازی زمانی کوردی لە ئەم تیۆریە مۆدێرنە دەوڵەمەند کردووە. جا ئێمە هەر وەکو پێشترش ئاگادارمان کردنەوە پێمان وتن ئەو کەسانی کە دێن لێرە وانە ئەڵێنەوە مەرج نییە فلیمساز بن، ئەیتر مەرج نییە نووسەریش بن، مەرج نییە وەرگێڕیش بن. ئەو کەسانن کە ئاشنایەتیەک و شارەزایەکی باشیان لە بواری فلیمسازیە هەیە و شرۆڤە و کنە و پشکنینی ئەکادیمیان هەیە. ئێمە ئەبێ ڕویان لێ بنین، ئەم کەسانە بدۆزینەوە، ئەو زاتانە بۆ ئەوەی سوودمەند بین لە تواناکانیان، لە بیر و بۆچوونەکانیان. بەما ئەتوانین پاشخانێک کتێبخانەیەکی گەورەی فلیمسازی ئەلکترۆنی بۆ ئایندەی سینەمای کوردی بنیاد بنین. ئەو ئازیزەش هاوڕێیەکی دێرینی من، هاوڕێی مناڵیم کە لەو زەمانەیە بەیەکەوە خەریکی کتێب گۆڕینەوە بووینە، خەریکی کتێب خوێندنەوە بووینە. ئەو هاوڕێیم کە ڕۆژگارێک لە با بڵێن جادەی کۆماری شارع جمهوریان پێوت، کۆمەڵێک کتێبخانەی لێبوو ڕامانە کرد. بە دوای ئەو کتێبانەیە ئەگەڕین کە تازە ئەهاتنە ناو بازاری ڕۆشنبیری کەرکووکەوە یان گۆڤارەکان. گەلێ جار من دەسم ناکەوت، گەلێ جار ئەو دەسی ناکەوت، هاوڕێیەکی کەمان دەسی ناکەوت، بەڵام ئەمان گۆڕیەوە. ئەلبەتە ئەم یادگاریە بۆ ئەوە ئەگێڕمەوە کە پاشخانێکی ڕۆشنبیری تێرمان هەیە بەیەکەوە. کاک سەلاحجان یاخوا بەخێر بیت بۆ ئەم بابەتە گرنگەش. زۆر سپاس کاک سەرکەوت. دیارە هەندێشتە بیرخستمەوە بەڕاستی گرنگە کە یادمان بکرێتەوە، بە تایبەت خۆی پێویستی بە کتێب و ڕۆشنبیری گەڕان بەڕای زانیاری بۆ هەموو دەردەسەریانی کە تووشمان بوو چەندین جاریش هەر بەهۆی کتێبەوە تووشی زیندانی و تووشی ڕاکردن و تووشی گرتن بوو. هیوادارم هەر کتێب ئێستا شواپەی کردنەوە و خۆشمان کاتەوە. بەو هیوایە کاک سەلاحجان، ئەلبەتە بەڕێستان چەند کتێبێکتان لەسەر من ئەمێ جارێ لەوەوە دەست پێ بکەم پێشەوەی نازانم تۆ بچتە ناو بابەتەکەت، چونکە بەڕێستان چەند کتێبێکی جۆزێف کامپڵتان وەرگێڕاوە بۆ زمانی کوردی و ئەمڕۆژ ئەو بەڕێزە ئەو زاتە کەسێکی تیۆریە، زانایەکی توێری ئەو بوارەیە لە بواری فلیمسازیە و فلیمسازانی ئەمڕۆی جیهانی زۆر پشتی پێوەستن. ئیتر منش بۆیە لەو ڕۆوە ڕوون لە جەنابتاننا، چونکە خوێنەرێکی باش و وەرگێڕێکی باش و تێرت کردوین، دەوڵەمەند کردوین بەو زانیاریانە. ئەمە لێرەوە ئیتر بچینە ناو بابەتەکەەوە و خۆت وەکو دەستپێچێک فەرموو. بەڵێ ڕاستە، من ڕاستی وەکو سینەماکارێک یا وەکو سینەمەزانێک وەکو سینەمان ناسێک نهاتە ناو دنیای سینەماوە، بەڵام خوێندنەوەم هەبوو هەمیشە و هەواشتیشم لەسەر سینەمان وسیوەکانی خۆی هەندێک زانیاری گشتی دەربارەی شێوەی دروستکردنی فیلم و شێوەی دەرهێنان و زۆر و بابەتانەی کە زیاتر بکەونە بواری دەرهێنان و ئامادەکردنی پاڵەوان و هەروەها بەکارهێنانی چیرۆک لەناو
سینەمادا لە کاتی وەکێڕان و خوێندنەوە و ئارەزابوونم بە هەندێ نووسەر بە تایبەت نووسەرانی وەک جۆزێف کامبڵ کریستەر فۆگلەر لە کۆمەڵێ نووسەری تری بواری ئەفسانە تێگەیشتم کە ئەفسانە دەورێکی گرنگی هەیە لە هەندێک سینەمادا هەروەها زۆر لەو نووسەرانن کە زۆر لەو نووسەرانش کە قسەیان لەسەر ئەفسانە کردووە گەڕاونەتەوە بۆ مەسەلەیەکی زۆر گرنگ کە هیچ پاڵەوانە دیارە پاڵەوان ئەو پرسەیەکەوە لە هەردوو دنیای ئەفسانە و دنیای سینەمادا ڕۆڵی گرنگی هەیە جۆزێف کامبڵ لە کتێبی پاڵەوان نەزرابوو کە کتێبە کراوە بە کوردی لایەن منەوە بابەتی زۆر گرنگی هەیە لەسەر گەشتی پاڵەوان کاک سەلاح ئەگەر بتوانیت نازانم بزانەڵێن دەنگ زۆر کەسە لای برادران بزانی لە شاشەکەیە ئەگەر دەستێ بە شاشەکەیە بنێ بزانی دەنگ بەرزکەیتەوە زۆر شارەزانی ورن ئێستا چۆنە باشە هەر لە کەس دەچێت یا نزیکی کەیتەوە لە خۆت ئێستا دەنگ دەیتە ئەگەر زۆر نەگەیتە ئەنجام بازی لێ بێنە ئێستا باشە باشە دەی هەشکورین بەڵێ بنسبەی لەسەر تەمان لە کتێبی جۆزێف کامبڵە جۆزێف کامبڵ یەکێکە لەو نووسەرانەی کە زۆر قسەی لەسەر پاڵەوان کردووە بە تایبەت باسی گەشتی پاڵەوان نەکات کە ئەم گەشتش زۆر لە سینەماکاران سوودیان لێ بینیوە یاخود ئەویش لە ڕێگەی سینەماوە گەیشتوتە ئەو دەرەنجامە کە ئەم جۆرە نووسینانە پەیوەندیی گەورەیان لێ بە دەرهێنانی فیلم و دروستکردنی پاڵەوان جۆزێف کامبڵ لە گەشتی پاڵەوانە 12 قۆناغی دیاری کردووە بۆ دروستکردنی ئەو گەشتە واتە ئەو گەشتەی کە هەر پاڵەوانێک دەبێت پیاد پێخۆڕێ بۆی بتوانێت بگاتە بەدەستێنانی سەرکەوتن یاخۆ بەدەستێنانی دیاردەیە کە پێوترێ ئەلکسیر واتە ئەو دیارە گەورەی کە پاڵەوان بۆی دەدەچێت لەم ڕوانگەیەوە گەشتی پاڵەوانەکەی بە 12 قۆناغدانەوە بەڵام هەندێک نووسەریش هەیە ئەڵێن ناشاڵتەیە هەندێک ئەڵەن 36 بەڵام ئەوەی کە لە کتێبەکەیە باسێکا جۆزێف کامبڵ 12 قۆناغە ئەو 12شی دەشتنیشان کردووە بە یەکەمیان جیاوازی لە نێوان دوو دنیا دیارە پاڵەوان ئەرکی پاڵەوان چ لە فیلم چ لە ئەفسانەوەیە کە دوو جۆرە دنیا لە دوو جۆرە دنیاچی دنیایەک واقعی دنیایەک خەیاڵ ئەو دنیا یاخود دنیایەکی تایبەتی لەو دنیا ئاساییە وەکو هەر کەسێک وەکو هەر کەسێکی ئاسایی ڕۆژانە کەوا خەریکی ژیانی ڕۆژانەی خۆیەتی بیرکردنەوە و کارکتەری وەکو هەر کەسێکی ئاساییە بەڵام لەپڕ شتێک ڕووە دەدا ئەو شتە چیە ئەوەیە کە شتێکی بۆ دێ بانگەشەیە ئەو بانگەشەیە لە کەسێکی ترەوە بێ لە میلەتەوە بێ لە ناخی خۆیەوە بێ ئەوە پێوترێ یەکەم قۆناغی دەرچوونی پاڵەوان واتە پاڵەوان لەوێەوە دەست پێ ئەکا بە گەشتەکەی ئەم گەشتش ئەوەی کە بەڕاستی دەست پێ بکە ئەبێ پاڵەوان بڕیار بە ئەو ئەرکەی سەرشانی جێبەجێ بکە ئەو ئەرکەش دیارە ئاسان نیە کەسێک کە تۆ مەسەلەن بڕیارە دەی هەر کارێکە بیکەی هەر کارێکی پاڵەوانانە یا هەر کارێکی نەئاسایی دەکەویتە دوودڵی و دڵە ڕاوشێەوە ئایا بیکەی یان نەیکەی ئایا تۆ بەقەڵکی ئەو کارە دی یان نایی ئەمە ئینسانە خاتە بەردەم پرسیارەوە لەم ڕوانگەیەوە پاڵەوان پێویستی بەوەیەکەوە دەربچێ لەو قاوخە دەربچێ لەو پرسە لێرەدا یەکەم جار
ئەو ئەرکەی کراوە سەشی ڕەتی دەکاتەوە لە دواییم جارە ئەگاتە قەناعەتە دەبێ بگاتە ئەوەی کەوا بە ئەنجام ئەو کار ئەنجامدا لێرەدا پێویستی بە یارمەتی دەری دەرەچی ئێمە هەر کەسێک لە ئێمە کە دەست بە هەر ئیشێدەکە پێویستی بەوەیە کە یەکێک ڕێپشاندنی لەم حاڵەتی ڕێپشاندانە زۆر لە ئەوەی کە کامبڵ باسیەکە کەسێکی زانایە کەسێکی حاکیمە یا کەسێکە کە جادوویشی پێەیە بەو کە ساڵە لە تۆ بڕۆ ئیشە بکەی ئەتوانی سەرکەوتوی بیکایە هەر کاتێک کەوتە ناو گرفتەکانەوە ئێمە من ئەتوانم یارمەتی بدەم یا من ئەتوانم شتێک بێت لێرەدا پێوتێت چاوپێکەوتن واتە کەسێک پاڵەوان پێویستی بە چاوپێکەوتنە لەگەڵ کەسێکی زانا هێزێکی پێبە لەوێەوەی تر گەشتەکەی دەست پێەکە دەچێتە دنیای واقعی خۆی دەرەچێت بۆ دنیایەکی نائاسایی یا دنیایکی خەیاڵی لە ئەفسانەیە پێوترێ دنیای خەیاڵی لە واقع مەسەلەن پاڵەوانێکە کەسێکی گرنگە ئەکەوێتە ناو ئەنجامدانی هەرشێکی قورسەوە ئەو کەسە لە کەسێکی ئاسایی بێ بە کەسێکی تایبەت دا لەم قۆناغش کامڵ کە باسی کردووە چەندین گۆڕانکاری دروستە بێ کە پێوترێ مەسەلەن نزیک بوونەوە لە دوژمن کەوتنە ناو گرفتەوە مەسەلەن جۆرێک لە تەڵەی بۆدان بێ بۆ ئەوەی کە ئەم هەموو شتە ببڕێ پێویستی بە کۆمەڵێک مغامراتی پێڵن یاخود کۆمەڵێک جەربەزی و سەرچڵی هەیە لێرەشەوە ئەم قۆناغا ئەگاتە قۆناغی حەوت کە یەکێکە لە قۆناغەکە زۆر باسێتە بۆ نزیکبوونەوەی لە قوڵایی یاخود ئەشکەوت یا کەوتنە ناو بیرێتەوە یا کەوتنە ناو طبعا ئەم ڕەمزە هەمووی سیمبۆلە کە سیمبۆلە بۆ ئەوەی کە تۆ بچیت هەر شتێک بکەی هەریشی ئەنجام بی لە ڕێگات کۆمەڵێ بەربەستەیە ئەم بەربەستانەش ئەو ناوی ناوە تاریکی ئەشکەوت تاریکی ئەشکەجانی ئەو شتەی کە نادیارە یاخود دەرەچی یا دەرناسی دوای دێتە بە خۆناغێکی تکە خۆناغی هەشتەمە لەوێتە تووشی ناخۆشی و دەستەری و ئەوانە بێ احتمالە بمرێت ئاڵەڕۆن زۆر جایە لە فلیما لە ناوەڕاستی ڕۆداوەکان دەمرێت یاخود زۆر جار هەیە نامرێ بەڵام تووشی حاڵەتێک لە ناو لاو خۆشمەندیە بێت لە خۆشمەندیەوە دەچێتە ناخۆشمەندی دوای ئەم قۆناغا پێویستی بۆ یەک هەڵستێتەوە کە ئەستانەوەش جاری وایە مەسەر لە زۆر لە بەسەرهاتە ئەفسانەیەکانە پاڵەوان دەمرێ بەڵام بە هێزیشی دەرێکی هەڵدەستێتەوە یا مەسەر لە زۆر فلیما سینەما بەکاری هێنێ مەسەر پاڵەوانەکەوێتە ناو نۆرتێک لە بریندارونیی گەورە یاخود دەکەوێتە ئەژدیهایەک یا مارێک یا شتێک کەسێکە مردنی حتمیە بەڵام لەو مردن هەڵەستێتەوە ئەو هەستانەوە وای لێکەوە خەڵاتێکی پێ ئەوش خەڵاتی ژیانە لەوێەوە کە دووبارە دەژێتەوە بەردەوامە بێت تا ئەگاتە قۆناغی دوایی لە قۆناغی بەدەستێنانی خەڵات بەدەستێنانی خەڵات ئەم خەڵاتە دەگەڕێتەوە بۆ میلەتەکەی یاخود دەگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کارکردی پێڕەچووە کامڵ ئەم قۆناغی ناو گەشتی پاڵەوان یعنی مە قۆناغێک کە ئینسانێکە دەستیەکە هیچە بەڵام دوای ئەبێ بە ئینسانێکی ئەو گۆڕانکاریە لە ئەفسانەیە باس کراوە لە زۆربەی زۆری ئەفسانەکانی دنیا وەکو یەکە بەڵام کەسایەتەکان و کارکتەرەکانە گۆڕێ ئەم گۆڕانکاریە بە پێی نەتەوە و بە پێی کەلتور و بە پێی شوێنەکان گۆڕانکاری بەسەراتە مەسەل لای ئێمە لە کووردا یاخود لە فۆلکلۆر و لە ئەفسانەی کوردیان و نەمان هەیە مەسەلەن ئەڵێ نمونەی دڵداریمانەیە نمونەی پاڵەوانێتیمانەیە نمونەی جەربەزیمانەیە نمونەی کەسی توانەوە زۆر ترسنۆک بوو دوای لە پڕ بۆ بە کەسێکی چاو نەترس و بووەوە لەوە ژیانی واقعیشە ئەم شتانەمان هەیە لەبەرەوە ئەم گەشتی پاڵەوانەی کە باسێکە تۆزی بتان بڵێ کتێبەکەیە بووەتە هەوێنی بیرکردنەوەی زۆر لە فیلمسازانی دنیا بەتایبەت لە بواری فیلمسازی هۆلیوودی زۆر بەکارهێنراوە مەسەلەن بۆ نمونە هەر خۆ جۆزیف کامبڵ لەسەر جەنگی ئەستێرەکان نووسینێکی نووسیوە لە خۆی نووسەرەکە دوایی دەستخۆشی لەو کتێبە کردووە ئەو کتێبە وای لێ کردووە
بۆ بە هەوێنی دروستکردنی ئەو فیلمەی سینەما پەیوەندیی گەورەی هەبووە بەم کتێبەوە، هەر بۆیە نووسەرێکی وەکو کریستۆفەر کۆپڵەر کتێبێکیە بە ناوی سەفەری نووسەر، بۆ بە پێچەوانەوە باسی لەواتە کە نووسەری بە هەمان شێوە سەفەری خۆی هەیە، واتە گەشتێکی خۆی هەیە بۆی دەست بە نووسین بکات، دەست بە نووسینی کارەکتەر بکات، سکریپتێ بکات. بەڵێ بەڵێ ئەمە بەگشتی کورتێ بوو لەسەر. بەڵێ کاک سەلاح شتێکی کە ئێمە هەمیشە بەسەرهات و ئەفسانە و تەنانەت بڵێن ئەو لاوک و حەیران و شتانەمان کە چیرۆک و یا هەتا ڕۆمانەکان بە ڕوودا و ئەو ساتانە ئەبەستینەوە کە پەیوەستە بە واقعەوە، بەڵام کەمتر بۆ خەیاڵمان بۆ ناخمان ئەگەڕێینەوە. گرەی ئەم نەگەڕانەوەیە بەڕای تۆ چییە؟ وەکو ئەوەی کە وەرجێڕێکیت وە نووسەریشیت، حەدم نییە بەس بە وەرجێر ناوبەرم، بەڵام لە بوارەکەیە زۆر ئاشنای ئەم کێشەیت. بەڵێ خۆی ئێمە بێ واقع بزانین، نووسین دوو دنیاە، دنیای خەیاڵ و دنیای واقع. تۆ لە نووسەرێکیان پرسی وتیان چیرۆک چۆن ئەنووسێت، چیرۆک چییە؟ هیچ چیرۆک بێ باسی خۆت بکەین. ئێمە هەموومان باسی خۆمانەکەین ڕۆژانە، هەموومان لە یەکتری پرسین چۆنی چی بکەم بۆ لە تۆ بووی بەرەو تۆ چوو، ئەمە خۆی چیرۆکە بەڕاست. بەڵام گێڕانەوە گرنگە، گێڕانەوەی چیرۆک یاخودکردنی بیرۆکەیەک یاخودکردنی بەسەرهاتێک چیرۆکی یا ڕۆمانێک جیاوازی هەیە لەوەی کە تۆ شتێک بژێڕیتەوە. تۆ لێرەدا خەیاڵ پێکەڵاتە، خەیاڵ دێتە ناو پاسەکانەوە، بۆ بەتایبەت لە فۆلکلۆر و لە ئەدەبی کوردی ئێمەدا لە فۆلکلۆر بەتایبەت زۆر بابەتی جوانمان خەیاڵ بەکار هاتووە، خەیاڵ ئیشی خۆی کردووە، توانیوێتی وڵایەک ببەخشێ بە بابەتەکان لە بەسەرهاتە دیباریەکان بێ لە بەسەرهاتە سەرچەڵەکان بێ. لەم پەیوەندەیە زۆر زۆر بابەتی خەیاڵ بەکار هاتووە، بەڵام خەیاڵ لای ئێمە لەناو ئەدەبی واقعی خۆمان یاخود لە ئەدەبی بڵێن مۆدێرنمانە کەمتر ئیشی لەسەر کراوە. ئەویش خۆپێ گەڕێتەوە بۆی کەوا نووسەری کورد زیاد ناقۆڵایی نییە لەبارەی خۆیەوە، لەبارەی کەسایەتی خۆیەوە، لەبارەی ئەو هەستە کۆمەڵایەتی و دەرونیانی کە کەسی کورد تاکی کوردیە و هێژی ئەمە دوای کردووە زۆر جار نووسەری گەورەمان لێ دروست نەبێ یاخۆ خەیاڵی گەورە بەکاردەین ناوە دەبمان. دوایی زۆر جار ئێمە هەوڵە دەیتەوە لاساییکەرەوە زیاتر لەوەی دەربڕی بیر و خەیاڵ خۆمان بین. خەیاڵ تۆ گرنگەوەی بتوانی لە ڕۆژی کۆمەلگاوە دەرێت بە تۆ بوونەوە خەیاڵ پێ خەیاڵێکی زیاتی پێ خەیاڵێکی بە کۆمەڵ وەکو یۆن باسی خەیاڵی بە کۆمەڵەکە ئارکیتایپە، ئێمە هەمومان تایە بەشداری ئەو خەیاڵە بە کۆمەڵە دەبێت بەکار بهێنرێ لە ناو کورسینە، لە ناو فلیمە، لە ناو هەر کارێکی ڕۆشنبیریدا. بەڵام ئەو شتە بەکەمتر کراوە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەژاری لە ماڵکردن لەگەڵ وڵاتەکە. بەڵێ کاک سەلاحجان ئەڵێ کاتێک خەیاڵ لە نێو چیرۆک و ڕۆمانە وجودیە بێت و لە ناو بوونی خۆشمانەوەکو کەسەکان، ئایا هەمان ئەو خەیاڵەیە کە لە ئەفسانەیە هەیە و ئەشتوانین هەر هەمان خەیاڵ لە سینەماشە بەکاربێنین؟ بەڵێ خەیاڵ لە ناو خۆمانە هەر ئەو خەیاڵەیە ڕاستە، خەیاڵ هەر یەک خەیاڵە لە هەموو شوێنێک. بەڵام تۆ ئەفسانەت هەیە یاخود حکایەتی میلیت هەیە، ئەمە هی سەردەمێکە، هی زەمەنێکە. ئینسانەکان تەمان لەگەڵ زەمانە خەیاڵەکانیان ئەگۆڕێت، بەڵام هەر زەمەنیش هەر زەمەنی توش هەندێک خەیاڵ هەیە گشتیە لەگەڵ داڕوا بەردەوامە بێ لەگەڵ ئەوە نییە بڵێ گۆڕانکاری بەسەرادێ. هەمومان خەیاڵی ڕۆمانسیمانەیە، خەیاڵی هاوسۆزیمانەیە، هەمومان خەیاڵی هاوکاریمانەیە. ئەم
جۆرە خەیاڵانە هەمیشە مێنێتەوە لە یەک تێرمە لە یەک شێوە، بەڵام هەندێک شتێ بەپێی زەمانە بۆڕێ بەتەنێت ئێستا خەیاڵی ئێستی مرۆڤی ئێستا جیاوازی لە خەیاڵی مرۆڤی 100 ساڵ پێش ئێستا یا لە خەیاڵی مرۆڤی شتکە لە تۆمەریەکانە ژیاوە یا خۆت لە بابلیەکان یا لە میسرەکان ئەوان خەیاڵیان بەکارهێناوە زیاتر خەیاڵ بڕوا بووە من ئەفسانە درۆ نەبووە لەتەوە وەکو ئێستا مەسەل لە هەندێک زمانە ئەفسانە وەکو درۆ ساری بۆ بەڵام ئەفسانە لای ئەوان واقع و بیر و شتێکی ڕاستەقی نەبووە هەربووێ بۆ بەدین لەبەرە سێتەی دین و ئەفسانە زۆر لە کۆمەڵگاکانە پەیوەندیش پێیانەیە ئەم خەیاڵە بجۆزرێتەوە بۆ سینەما بێگومان دەکرێت و هەروە ئەو خەیاڵی کە لە سینەمایە بەتایبەت لە سینەما بەگشتی باسی سینەما سینەمای کوردی ناکەین کوردی گەورەت داوە لە خەیاڵ بەتایبەت کارکتەری تایبەت زەمن و شوێنێکە لە دەرەوەی بیرکردنەوەی ئێمەیە ڕووداوێک کە ئێمە مەزەندەی ناکەین کە ڕوودا ئەمانە هەموو دەچونە خانەی خەیاڵەوە بەداوە لە سینەمادا بەکاردێن لەبەرەوە کاک سەلاح برادەران حەزەکەم و تێبینێ بزانن هەر لە بیدایەتە هەستمان کردن کزە بەڵام کێشەکە ئەوەیە گەلێ جار ئێمەمانان شارەزای تەکنیکی جیهازەکە نین تەلەفۆنەکە یان کۆمپیوتەرەکە ئیتر کاک سەلاح گەڕانەی دۆزیەوە کە چۆن دەنگی بەرزکات ئیتر ئێمە شەر نامانەوەوانەکەی لە دەستمان چێت هەر چۆنێ بێ بە جۆ بنین بە تەلەفۆنەکەەوە بۆی جۆمان لێبێت گەڕاش جارێکی کەش هەر گەڕا هەر نەگەشتە نەتیجە خۆتان نەزانن جاری وایە لە ناو تەلەفۆنەکە خۆیایەتی یا لە ناو لە سێتینە لە جێیەکە دەنگەکە کەس بووە ئەم ئەوەنەی سەرقاڵی وەرجێڕان و نووسین و خوێنەوەیە ئەگای لەو تەکنیکە نییە برایان لەبەرەوە پێم وایە هەرە هەمان شتە هەر بەرز نەبووتەوە و لینا خان تۆش ئەڵەی ئینشاڵڵا هێدفۆنێکی بکردایەتە گوێ ئەگەر هێدفۆنەکەی دابنایە ئەبواە من لە ستۆدیۆکەوە سێتاپ و کۆمەڵێشت بڕۆم بیگۆڕم تووشی مشکلەی گەورەترە بووین دەنگی ئەبوو بەغەڵ ئیتر هەر ئەمەم پێ باشترە هەر چۆنێ بێبای داری لەگەڵە بۆ ئێستاوا هێدفۆن بەکارێنێزانی ئەی چۆنە ئێستا باشە هەر زۆر باشە ئێستا وەڵا تەواو کاکە تەکنیکی نێمەشتی لێزانی باسی خەیاڵمانە کرد کاکە لە سینەمام پرسیارەکەت ئەوە بوو وانە بوو بەڵێ با پرسیارێکی کەشت لێ بکەم هەر لەو بابەتەیە ئەی چی پەیوەندیەکەیە لە نێوان خەیاڵی واقعی و خەیاڵی ئەفسانەی بەڵێ ئەمە پرسیارێکی گرنگە بەڕاستی چونکە وەک ئێستا پێشەمەش خاڵێکم باس کرد کە خەیاڵ بەپێی زەمەنە گۆڕێ بەپێی سەردەم بەپێی پەیوەندیەکانی کۆمەڵایەتی بەپێی حتا گۆڕانکاری باری دەرونی مرۆڤەکانیش بەڵام خەیاڵی واقعی لەگەڵ خەیاڵی ئەفسانی ئەفسانە ئەدبەستێتەوە بە دنیای پشتەوەی واقع یا دنیای میتافیزیقی یا دنیای پشتەوەی ئەوەی کە تۆ تایە بینی یا بە چاوی بینی یا بە هەستی پێەکەی لەبەرەوە خەیاڵێکە کە ئەدبات بەرەو دنیایەک کە زۆر جار بڕوات بۆ نیە و دنیا وجودی هەبێ یا خوبوونی هەبێ هەر بۆ نمونە لە کۆنا ئەفسانەکان باسی بوونی بۆ نمونە باسی ئینسانێکە کە سێسەری هەیە یا باسی ئەوواکە کە کەسێک ئەمرێ ئەچێتە دنیای ژێرەوە ئەچێتە دنیایکی تر کۆمەڵێ کار ئەنجامەدا و دوای ئەگەڕێتەوە بۆ نمونە لە ئەفسانی سۆمەریەکانە هەیە ئەفسانەی تەموز و عاشتار هەیە بۆ نمونە کاتێ هەموو ساڵێک تەموز ئەچێتە دنیای ژێرەوە یعنی ئەمرێت لەبەرەوە دنیا وشکە بێتەوە بۆی کە دنیا کاچێتە دنیای ژێرەوە دنیا سەوزە بێت کاتێک کە عاشتار ئەمرێت دنیا هەموو وشکە بێت
ئەم مردن و ژیانز دایمە دووبارە بووەتەوە بەڵام مەسەل لە واقع ئێمەشتی شوامان نییە کەسێکە مرد ئەمرێتەوە ئەم جۆرە شتانە لە ئەفسانەیە ئەوەیە جیاوازەکەیان هەروەها ئەفسانە پەیامێکی هەیە پەیامی ئەوەیە کە تۆ ببەستێ بە شتێکی ترەوە وریاکردنەوە نییە خەیاڵی واقعی وریاکردنەوەیە زیاتر تۆ ئاگادار کاتەوە لە شتێک بەس ئەوەیە تۆ ببەستێ بە شتێکەوە مەسەر بەستنی ئەفسانە بۆ کە ئینسان بەستێتەوە بە هێزەکانی پشتەوەی خەیاڵ وەکو خوا وەکو مثلەن ئەو هێزە خێرخوازانە کە هەبوون یا زاڵبوون بەسەر شتە شەڕخوازەکانە وەکو بوونی کەسی درڕندە یاخود دێ و درێنج یاخود ئەژدیهای زژهردار ئەم شتانە هەمووی لە ئەفسانەیە کاری خۆی کردووە بە تایبەت خەیاڵ بۆ بەکارێناوە کە تۆ هێزێک پێ بەخشێ بۆ نمونە لە زۆر لە نەتەوەکان کە ئێستش باوە ئەفسانە بەکارهێنێ بۆ چارەسەرکردنی نەخۆشی بڕوایان بەوەیە هێزێک نییە غەیری ئەو هێزە ئینسان لەو نەخۆشی ڕزگار بکە یا بۆ نمونە ئەفسانە بەکارهێنێ بۆ ئەوەی تۆ لە مردنێکی حەقی بگەڕێنێتەوە یاخود نهێڵێ بکەویتە ناو گرفتێکی گەورەوە لای خۆشمان زۆرجار حاڵەتە بووە کەسێک بە ناوی نوشتە و بە ناو شتانەوەکەوە بتپارێزێ لەبەرەوە ئەو شتانە بگور ئەو شتانە لە ئەفسانەیە ئیشی هەیە وەزیفەی ئەرکی هەیە زیاتر ئەوەیە فەرقەکەی لەگەڵ خەیاڵی واقعی بەڵێ من هەر بۆ ئیزافەی قسەکەی بەڕێستان مام ئەمینە بۆ ئەمینە جاف ها لە ماڵی ئێوەوە لە کۆڵانی پشتانەوە بوو باوکی فازڵ جاف و فەرمانەوەوان نازانم من بە مناڵی لەگەڵ باوکمان چووینە بۆ ماڵیان یا لە ماڵێک کۆبووینەتەوە چیرۆکێک جێڕایەوە ئێتر چیرۆکەکانەوانی بۆوانی کە لە کتێبخانەی عەسری کابرای عەسری تەرەقی بوو چێ بوو ئەو کتێبانەی چاپە کردووەی فرۆشت و ئیتر خورشید و خاوەر ڕۆشتانەیەک جێڕاوە ڕۆستەمی زاڵ و ئیتر کە من ئەو هینانەمە بینی باسی ئەژدی هاکە و شتەکە و هەر لە لامە بوو بەکی تەواو ئاستی یعنی ئەمە لە خەیاڵی مناڵێکە کۆن ئەو خەیاڵە ئەچێتە بەرجەستە ئەبێ لە بوونی مناڵێکە من ئەو کاتە کردبوو لەگەڵ بنسەی ئێمەکو مناڵێ وەکو کەسێ بەڵام لە کۆمەلگا هەیە ئێستا کۆمەلگا بەسەلەن کۆمەلگا لە سیبریا و لە ئەفریقیا و لە هەتەنانەت لای خۆشمان ئێستا کەسانێک هەن کە قەنەعەتە و بڕوایان بتەوایان بۆ شتە هەیە و هەروەها پشتی پێبەستن لە گرفتەکانیان ئەمە جۆرێکە لە هێز ئەمە بڕوایە ئەبێ بە قەنەعات بە بڕوابوون لەبەرەوەسەرەکە دنیای مۆدێرن ئەو قەنەعەتی تەنە کردووەتەوە بۆ نمونە ئینسانی کۆن قەنەعەتی وا بوو لە پشتەوەی ئەستێرەکان دنیایشی تر نییە هێزێک هەیە بەڵام مەسەن پاش هاتنی زانست و کەشفکردن و ڕاکێت و چوونی ساڕۆ بۆ سەر مانگوەمانە هەموو ئەو شتانە ڕەوینەوە تۆزێ ینی کاڵبوونەتەوە لای زۆر لە خەڵکی بۆیە دەبینی ئەفسانە لە زۆر لە عەقلی نوێگەریدا تۆمەتبارەکرێکەوە شتێکی درۆیە مەسا حتا خۆی جۆزیف کامبڵ مناقەشەیەکی جارێکیان چاوپێکەوتنی لەگەڵاکەن لە رادیۆیەک پێڵەن هەڵێن کابرای بڵێن بێژەر ئەڵێ ئەفسانە چییە وەسم بۆ بکە ژەڵ ئەفسانە میتافۆرە میتافۆر واتە مەجاز ینی تۆ شتێک بەرامبەر شتێک دانەی بۆ نمونە تۆ سێبەرت هەیە ئەڵێم سێبەرە شەیتانە ینی سێبەرەکە ڕەمزی شەیتانە ئەڵێ میتافۆر ئەڵێ نە درۆیە ئەبێ بە شەڕیان لە چاوپێکەکە ئەڵێ نە درۆیە ینی ناتوانێت قەنەعەت بێنێتەوە ئەفسانە شتێکە هەیە شتێکە ڕاستیە لەبەرەوە لای ئێمە شوای لێ هاتووە هەندێک ئێستا قەنەعەتیان بەوەیە بەڵێ ئەمە درۆیە و درۆ دەلەستەیە و شتیوانی و شتیوا قەتڕ و نادە بەڵام هەندێک میلەتی شتێک تا ئێستا کاری لەسەرەکەن و بەکارهێنن بۆ چارەسەرکردنی دەرونی بۆ چارەسەرکردنی نەخۆشی بۆ چارەسەرکردنی تەنانەت بۆ بەهێزکردنی بڕوا و هینی خۆشیان بڕوا و قەنەعەتی خۆی بەڵێ بەڵێ لە دوای نەوەتەکانەوە لە کوردستانی شەماشت ئێستا دروست بوو و بایەخشی پێدن با بینە سەر کاخالید بۆچوونی هەیە یا پرسیارە بابی خوێنینەوە ئەڵێ بە مۆدێرنکردنی ئەفسانە بۆ ئێمە زۆر گرنگە بە تایبەت بۆ سینەما
بەگشتی فیلمی کوردی بە تایبەت زۆر گرنگە لە گرنگترین خاڵدا گرنگجی بۆ بنیاتی کەسایەتی تێکشکاوی تاکی کوردەیە کاتێک مرۆڤی ئەمڕۆ ئەبەستێتەوە بە خەیاڵدانی هەزاران ساڵ پێشتری مێژووی خۆیەوە گرنگجی قوڵی سایکۆلۆژی هەیە ئەم بۆ چوونەی کاک خالید بهێڵمەوە بۆ دوایی کە بچینە ناو مەسەلەی سینەما و اینجا قسەی لەسەرکەین باش ئەوە تۆ باش بهێڵینەوە چونکە دەسەڵات لای تۆیە لای من نییە مەبەستمەوەیە بۆی لە هەنێ بابەتی ترت هەیە لەگەڵ ماکە مناقەشت کردووە یەکەم ئەوانە تۆزێ لەگەڵیا بڕۆین چونکە خەیاڵ بنەمایەکی سەرەکی بواری ئیتر چیرۆک و ڕۆمان و هونەر و هەموویەتی بەتایبەت هونەر و خەیاڵ دوو ڕێچکەن هەمیشە بوون بۆی ئەفسانەش وەک بەشێ لە خەیاڵ حتمما ئەبێ بەشداریەکی لەگەڵ هونەرا هەبێت ناتوانێت ئەمە پێچوانە لە لای خۆت کاک تۆ مادام پرسیارەکە پەیوەندی بە ئەفسانەوە هەیە دیارە هونەریش هونەر و ئەفسانە هەمیشە شان بەشە ئێمە تەماشاکەین زۆربەی ئەگە سەیری ئەو پەیکەرانە بکەین کە لە شوێنەوارەکانە دۆزرێنەوە بەتایبەت لە شوێنەوار زانی ناوچەکانی میزۆپۆتامیا یا ناوچەی میسر یا ناوچەکانی تری دنیا لە ئەین کاکان لە ئەمریکای لاتین هەموو تعبیرە لەسەر ئەو پەیکەرانە پەیکەری هونەرین کە چیرۆکێک بەسەرهاتێکی ئەفسانەی ئەگەڕنەوە کاتە هەر لەو کاتەوە پەیوەندی نێوان چیرۆک و ئەفسانە و هونەر هەبووە یعنی هونەر دانەبڕاوە لە هەموو شوێنەکانی بگرە ئەو کاتە هونەر بە پلەی یەکەم لە خزمەتی ئەفسانە و ئایندا بووە هەمیشە پەیکەرەکان ئەو وێنانی لەسەر عشکەوتەکانە لەسەر دیوارەکان کێشراون باس لەواکەن کە ئینسانی ئەو سەردەمە هونەری بەکارهێناوە بۆ تابیرکردن یا بۆ دەربڕینی هەستەکانی ناخی خۆی وەکو هەستی ئەفسانەی و هەستی ئاینی خۆی لەبەرەوە هونەر هەمیشە پێکەوە بوون بگرە ئەوەی کە هەیە هونەر و ئەفسانە پاشان لێک جیابوونەوە پاش جیابوونەوەی دین ئاین لە کۆمەلگا یاخود چۆنڵی گۆشەبوونی ئاین تەماشاکە تا پێش ڕێنیسانسیش لە ئیتالیا و لە شوێنەکانی تری دنیا هونەر بەکار هێنراوە بۆ وێنە کێشانی سیمبول ئاینەکان بۆیە هەمیشە پێکەوە بوون لەم زەمەنی نوێیە ئەو پەیوەندیە کەس بووە واتە هونەر لە خزمەتی ئەفسانیان نییە بەڵکو لی دوورکەوتووەتەوە بۆیە سینەماش کە ئێمە باسەکەمان باسی سینەمای ئەمڕۆ شۆ گرنگە تۆ تەماشاکە ئێستا گەڕێنەوە بۆ مێژووی سینەمای سەرەتایی ینی کلاسیکەکان زۆر بەکەمی پەیوەندیەکە بینین لە بەکارهێنانی خەیاڵی ئەفسانەی لەناو فیلمەکانە ئەوەی کەی بینی کۆمەڵی ئەفلام دروست کراوە لەسەر داس ئەفسانە یۆنانیەکان وەکو هێرۆکلیس و وەکو دراکۆلا و ئەم شتانە بەڵام بەکارهێنانی هونەر لە مۆدێرنە لە سینەمای مۆدێرنە گەورەترە دیارە بەهێزتر هاتووەتە ئەنی خەیاڵی ئەفسانەی زۆر چۆتە ناو فیلمە نیوەکانی دنیاوە بۆ نمونە زۆر لەو فیلمانی کە ئێستا دروستەکرێ ئەگەر گورت تەماشایەکەی زۆر بەقوڵی سوودیان لە ئەفسانە وەرگرتووە ئەگەر تۆ کەسێکی شارەزار نەبینەی بینیت هەستی پێ ناکەی بەڵام خۆی هەیە بۆ بەتایبەت لە هەندێک شوێنە هەڕێک لە فیلمە مۆدێرنەکانیشە سوود لە ئەفسانە وەرگیراوە وەکو ماترەکس و وەکو فیلمە من ئێستا ناوەکانیم لەبیر نییە بەڵام هەندێک فیلم بینیوە کە ئەفسانە تایە ئیشەکە تیا بەکارهێنراوە لە شێوەی کەسێکی مۆدێرن لە شێوەی فڕین مەسەلەن بۆ نمرە باتمان یا خۆت سپایدەرمان ئەمانە هەمووی فکری ئەفسانەی وەرگیراوە خراونەتە ناو فیلمەوە بەڵام بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیە کەسایەتیی نوێی لێ دروستەکرێ کەسایەتێکەوە کەسێک کە شارەزای دنیای ئەفسانە بێ نازانێ ئەمە لە شووە بۆیە هونەر و ئەفسانە هەمیشە شانوەشانی یەک ڕۆشتون لە دنیای کۆن و لە ئێستاشا ئێستش تا ئەمڕۆژ
زۆر لە ئەو فلیمانەی کەوا دەکرێت سوور لە ئەفسانە وەرگێ بۆ نمونە دوایین فیلم کە ئەڤەتار مەسەلەن 1 و 2 سوورێکی زۆر لە ئەفسانە وەرگیراوە لە ئەو کەرنەڤاڵی زین و بوونەوەی ئینسانیان بردنەوەی ئینسانیا بۆ ڕیشقڵی ئینسان یا بۆ نمونە لە فیلمێکی نوێی تر دوایین فیلم کە لەسەر بۆمبی ئەتۆمیە شتێکی وایە ئەویش هەمان شێوە باسی کەسایەتێکی ئەفسانیەکە کە زیۆس خوای خواکانی یۆنان پرۆمۆتیۆسە بۆ پرۆمیتای سپاردووەکە ئینسان دروستکە هەموو شتێکی باتێ بەس ئاگری نەداتە دەست لەبەرەوەی ئاگر تەنیا بێ بۆ خواکان بێ ئەویش یاخیە بێ ئاگرکاتە دەست پرۆمێت دەست ئینسان لەبەرەوە زیۆس خوای خواکان تۆڵی لێکاتەوە تۆڵەکەیشی چییە لەسەر بەردێکی بەستێتەوە هەموو ڕۆژێ قەلەڕشتێ بازێک دێت جگەریەخوا وەسفەی جگەری دروستە بێتەوە ترەماوە بەردەوام ئەمە جۆرێکە لە ئەفسانەکە لە دوایین فلیمە من بینیم ئەو دیار لێ بۆیە هونەر بمانەوێ نەمانەوێ بەشێکی گرنگی هەیە پەیوەندیی گرنگی هەیە لەگەڵ ئەفسانە و هەروەها بەشداریشە لە پێی درێژترین هەزاران ساڵ پێش بەڵێ لێرەوە ئەچمە سەر ئەوەی کە با بڵین ئێمە توانین بڵێن سینەما وەک بەشێک لە هونەر بەیەکەوە ئەبەسترێنەوە بە خەیاڵەوە یان جیاوازیەکی جێڕانەوەی نێوان ئەفسانە و سینەما ئەگەر بۆمان باسکەیت لە هەردووکیانە چۆن کار لەسەر فەنتازیا ئاکرێت ئایا ئەکرێ بڵێن ئەفسانە سینەمای دەوڵەمەند کردویان بە پێچەوانەوە یان ئەم بۆچوونەی کە ئەمڕۆی ئێستا ئەوە کاتیەوەی کا خالیدە وەکو ڕوونکردنەوەی بۆ خوێنمەوە جارێکیەوەی کا خالید وڵاتی خوێنیتەوە باشترە بە مۆدرنکردنی ئەفسانە بۆ ئێمە زۆر گرنگە بە تایبەت بۆ سینەما بەگشتی و فیلمی کوردی بە تایبەت زۆر گرنگە لە گرنگترین خاڵدا گرنگی بۆ بنیاتی کەسایەتی تێکشکاوی تاکی کورد هەیە کاتێک مرۆڤ ئەمڕۆ ئەبەستێتەوە بە خەیاڵدانی هەزاران ساڵ پێشتری مێژووی خۆیەوە وە گرنگی قوڵی سایکۆلۆژی هەیە جوانە پرسیارێکی جوانە و هەر خۆشم پێشتر ڕویستم لەسەر ئەو مۆزوع شتێ بڵێم جارە پێش هەموو شتێ حەزەکەم بزانین من ئەمە جیاوازی بکەم لە بینی ئەفسانە و سینەما چی شتێکی هاوبەشەیە و چی شتێکی جیاوازیە لە نێوانە لە هەردووکیانە پاڵەوان هەیە کارکتەر هەیە لە سینەما کارکتەر هەیە لە ئەفسانە پاڵەوان هەیە هەروەها لە ئەفسانەش کارکتەر هەیە بەڵام زیاتر پاڵەوانی پێوترێ لە ئەفسانەیە دوو دنیات هەیە واقعی و خەیاڵ لە سینەماش هەمان شتت هەیە ینی تۆ بەپێی فیلم تەنانەت فیلمە کلاسیکەکانیش هەر دنیای خەیاڵی تێ هەیە بەڵام بە شێوەیەکی تر لە دنیای لە فیلمی نوێدا پاشان لە ئەفسانەیە حکایەت بێشت هەیە ژۆگرت هەیە بەڵام لە سینەمایە عینەن حکایەت بێش کە فیلمە ژۆگرت هەیە و تەماشاکەرت هەیە ینی سێ کارکترت هەیە لەوێ پاشان لە ئەفسانەیە گەشتێک هەیە ئەو گەشتی کە کامبڵ ناویناوە گەشتی پاڵەوان لە بە 12 قۆناغ باسی کردووە لە سینەماش بە هەمان شێوە گەشتێک هەیە تایبەت دەست پێکردنی ڕووداوێک کارکتەرێک ئەکەوێتە ناو گرفتێکەوە هەوڵەدا لەو گرفتە دەرچێت یاخود کۆمەڵێک کارکتەری سانەوی یاخود مام ناوەندی هەن بە دەوروبەریە کۆمبارسن مانە هەموو هەر کەسە ڕۆڵێکە جێڕە لەو ڕووداوە لە بە قۆناغ بە پێی شێوازی داڕچنی فلیمەکە ئەگەینە کۆتایی لە ئەفسانەشە بە هەمان شت لە ئەفسانەیە تۆ بڕوات هەیە و ئایدۆلۆژیات هەیە بڕوات هەیە و ئاینت هەیە بەڵام لە سینەمای ئایدۆلۆژیا هەیە تێگەی بۆ بڕواش هەیە تەماشاکە زۆر لە ئایدۆلۆژیای سینەما لە هەر قۆناغێکە گۆڕانی بەسەرات ئێمە مەسەن سینەمای واقعیمان هەیە سینەمای
سۆشیالیستیمان هەبوو، سینەمای پۆست مۆدێرنمان هەیە. لەبەرەوە تەماشاکەی کۆمەڵێک خاڵی هاوبەش و خاڵی دژبەیەک هەیە لەم دوانەیە. لەبەرەوە ئەفسانە و کە تۆ ئەم خاڵە هاوبەش و خاڵە نابینی، تۆ ئەتوانی سوود لە یەک ببینی. سینەما بەتایبەت سینەما گەڕاوەتەوە بۆ هین وەکو پێشتر باسمان کرد، کۆمەڵەیە فیلممان ناوهێنا، سوودێکی گەورەی بینیوە لە ئەفسانە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکانی، بۆ دەوڵەمەندکردنی کارکتەرەکانی، بۆ خۆڵقاندنی بابەتی نوێ. یعنی تۆ تەماشاکە زۆربەی ئەو بابەتانی کە سەرکەوتنیان بەدەستێناوە لە ناو فیلمەکان، ئەو بابەت ئەو فیلمانن کە سوودیان لە ئەفسانە وەرگرتووە. ناڵێم 100% بە زۆربەی فیلمە سەرکەوتەکان ئەو فیلمانن کە سوودیان لە خەیاڵی ئەفسانی وەرگرتووە. و پاشان ئەکەوێتە سەر جۆرەتی مامەڵەکردن لەگەڵ ئەفسانەیە بە پێی دەرهێنەر، شێوازی دەرهێنان، هەروەها تەکنیک زۆر مهمە، بەکارهێنانی شێوازی تەکنەلۆژیا بەتایبەت ئێستا زۆر باوە لە ناو فیلمەکانە، کۆمپیوتەر و یاریکردن بە دروستکردنی کەسایەتی خەیاڵەکان، وەکو مەسەلەن HDI حوتسەر و یا تیتانەکان، ئەمانی کە دژی خواستان یا دروستکردنی جانەوەریشی تایبەت کە وجودی خەیاڵی هەیە بەتەنیا لە ئەفسانەکان، ئەمە بە مۆدێرن بە تەکنیکی نوێ کە فیلمی پێشتر نەیانتوانی نیشانە بکەن کە لە ئێستا بە جوانی ئەکرێت. بۆیە دەبینی سینەما زۆر سوودی لە ئەفسانە وەرگرتووە. بەڵام بۆ هێنانی ئەم ئەفسانەیە یاخود ئەفسانەی کە هەمانە ناو ئەدەبی کوردیە یاخود ناو فۆلکلۆری کوردی بخیتە ناو فیلمەوە بۆ وەکو کاک خالید فەرموویەتی بۆ دەوڵەمەندکردن، منیش هەمان ڕێی ئەوم هەیە، کارێکی زۆر باشە و بگرە بابەتەکانمان دەوڵەمەندەکە و هەروەها سینەماش بەهێزەکە. بەڵام ئەمە پێویستی بە توانە هەیە. من ڕێزم هەیە بۆ زۆر لە دەرهێنەرەکانی ئێمە یاخود شارەزایان کەمە لە بواری ئەفسانە یا ناخوێننەوە یاخود ناگەڕێن، چونکە کارکتەری هەر میلەتێک تۆ توانین لە ڕێگەی ئەفسانەکانەوە بیان ناسی، ئەتوانی لە ڕێی ئەفسانەوە تۆ کەسایەتی بخڵقێنی، کەسایەتیشی ئێمە بەڵێن پاڵەوانی ئەفسانەیمان هەیە، بۆ نمونە پاڵەوانی مۆدێری ئەفسانەیشمان هەیە. بەسان پێشمەرگە بۆ نمونە من نمونەیەکە کە پاڵەوانی مۆدێرنە، یا مەسەلەن کەسێک لە کۆمەلگای ئێمە بۆ نمونە کارێکەکە کە بەبێت هۆی ڕزگارکردنی چەند کەسێک لە مردن، ئەمەش خۆی کارێکی ئەفسانەیە. کارێکی ئەفسانی هەرەوە نییە تۆ بیت لابێ سەری مارێکی حوتسەر لێ بکەیتەوە. پاڵەوانێتی لە ئەفسانەوەیە کە تۆ شتێک ئەنجام بی کە کۆمەلگا سوودی لێ بینێ، یاخود کۆمەلگا ئەچێوە تۆ ئەسپێرێ کە تۆ بتوانێ ئەوە کە جێبەجێ بکەیت و بەسەرکەوتوی و گەڕێتەوە بۆ لایە. بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت لە سینەمای کوردیە ئەم ئیشانە بکرێت، بێگومان کۆمەڵێ فاکتەرەیە زۆر مهمە. یەکەم شتەوەیە دەرهێنەر گرنگە و هەروەها سیناریۆ، ئەم دوو خاڵە زۆر گرنگن. تۆ ئەم دوانە ئەگەر بەهێز نەبێ ناتوانانی سینەمایکی بەهێز دروستکەی و ناتوانانی کارکتەری بەهێز دروستکەی و هەروەها ناشتوانی کاریگەریت هەبێ بۆ سەر بینەر کە تۆ لەو حاڵەتە کەسایەتی کوردی پێگۆڕی و خاڵی دەڵێ یاخود کەسایەتی تەماشاکەری پێ کاریگەری دانی لەسەری، ئەمانە هەمووی پەیوەندیان بە یەکەوە هەیە. بەتایبەت ئەمڕۆ زۆر لە دەرهێنەرانی ئێمە شارەزایانی لە زۆر لە بابەتە گرنگەکانی مرۆڤایەتی بەتایبەت دەروونناسیشێکە لە گرنگترین بابەتەکان کە لە فیلمان زۆر بەکارهێنرێ، بابەتی دەروونناسی زۆر گرنگە کە کامبڵیش لە کتێبەکەی باسێکە، یاخود کریستۆفەر فۆگلەر لە کتێبەکەی گەشتی نووسەر باسیەکە. ئەمانە لای ئێمە هێشتا کامڵ نەبووە، ناڵێم نییە بەڵام کامڵ نییە. ناکامڵیە ژواکە کە تۆ سینەمایکی کامڵت نەبێت، کە سینەمایکی کامڵیشت نەبوو کاریگەریشی گەورەی ناوێت لەسەر خەڵکی، لەو حاڵەتەش تۆ ناتوانانی کەس بگۆڕی. بەڵێ کاک سەلاحجان، ئەویان خۆتە زانی زیاتر پەیوەندی بەوەیە ئێمە دەرهێنەر یا فیلمسازی کورد با بڵێن سێرەکەی چەمچێکە خوێنێت
یان لە چەمکێکە دێ ئیش لەسەر ئەو چەمکەی خۆی زیاترەکە ئاگای لە چەمکەکانی تر نییە. ئیتر ئەوەیە کە با بڵێن ئاگای لە ڕەوتی سینەمای مۆدێرن نییە کە ئەبێ شارەزایەکی تەواوی لە هەموو بوارەکان بێ و کە هەمویان تێکەڵکە. با ئێمە بینە سەر شتێکی کە لە هەموو کردەیەک و داهێنانی هوەری کارکتەر هەیە. کارکتەرەکانی سینەما و ئەفسانە ئەتوانن تەواوکەری یەکتری بن، یا با بۆ نمونە من بێمەوە سەر ئەم بۆچوونەی کاخالید لەوەیە من هاوڕانە بم لەگەڵێڵە لە ئەفسانەیە کارکتەری سەرەکی مرۆڤ نین، غەیرە مرۆڤن، خواوەندن یان سەر و سروشتن. ئایا ئێمە ناتوانین بڵێن ئێستا لە داستانی کوردەواریە گەلێ جار هەمانە ڕۆستەم ئەوە نەشتی خەیاڵی ئەفسانەی بۆ دروست کراوە بۆ کارکتەرەکەی خۆخوا نییە، خۆ ئەوە نییە کە لە تەوەی سروش بن. ئێمە هەر خۆمان من و تۆ شۆرجەین مامە ڕیشە لە شەڕەکان لێ ئەبووەوە چیان لێ ئەگێڕایەوە لە ناو خەڵکە کۆمەڵی مامە ڕیشە ئەگێڕایەوە خۆ مامە ڕیشە هی دوێ نەبوو هەمومان ئاگام وەنیە ئەمانە چۆنکران ئەم دوو کارکتەرە چۆن بەیەکەوە بەستران. بەڵێ کا خالی فەرموو کاک سەلاحجان ڕێزمان بۆ کاخالیت کەسێکی بەتوانایە لە واری سینەما و هەروان ئیشەکانی کار لەسەرەوەکە کە ئێمە هەوڵی بۆ دەیت ئێستا. نووسەرێکی رووسیە ناوی ڤلادیمیر پرۆپا کتێبێکی بە ناوی مۆرفۆلۆژیای حکایەتی، ینی باسی حکایەتەکە 100 نمونەت بۆ عێنێتەوە 100 حکایەت طبعا حکایەتی ئەو رووسی باسەکە ئەڵێ لە هەموو حکایەتێک لەو 100 حکایەتە کۆمەڵەشتی هاوبەشەیە، ینی کۆمەڵەیە فعلی هاوبەشەیە، ینی بەسەلەن پاڵەوانتەیە، پاڵەوانەکە زۆر بەهێز ئەتوانێت هەموو شتێک بکە، هەموو کەسێک تێک بشتێنێ، ئەتوانێت دنیایەک بسووتێنێ، دنیا دروست کاتەوە. ئیتر کۆمەڵێشتی هەیە کە ناتوانن سکە سیویەک داناوە باسی سیویەک جار ئەو شتاناکە کە لە ناو حکایەتەکان دووبارە هەبنەوە. کارکتەری ئەفسانەیش کارکتەریشی ئاسایی وەکو هەرێک لە ئێمە، بەڵام لە پڕە بێ بە شتێک، ینی کەسێک ڕۆژانەیە لە پڕە بێ بە پاڵەوانەیەکە بێ بە خوایەکە بێ بە ئەمە بە پێی ئەو حکایەت و بەسەراتانی کە باسەکرێت. بەڵام ئەو شتێکە ئەفسانە دروستیەکە ئەفسانە ئەوێ هێزێک ببەخشێ بۆ ڕووداوانە، ئیترە ڕووداوایەکی ئەکتێ کارکتەری شکەس بێت، ئەگوێ کارکتەری شارێ بێ، وەکو مەسەلەن بۆ نمونە لە ئەفسانەی یۆنانی زۆرمانەیە ئاخیلمانەیە کە لە شەڕی تەرواتە باسی پاڵەوانەکانەیە، پاریسەیە، زۆر لە خواکان باسەکە وەکو ئەفرۆدێت، ئەمانە هەموو کارکتەرن ڕاستە خوان. ئێستا مەسەلا ئەفرۆدێت لە زۆر لە ئەفسانە یۆنانیەکان خوایە، بەڵام کەسایەتیشە، ینی ڕەنگە ئەکرێ ئەو کەسایەتیانە وەکو من و تۆ بێتن خوا بووی، لەبەرەوە شتێکی تایبەتیمان ئەنجام داوە، شتێکی زۆر شتێکی سەرسوڕمان و سەرسامی دروستکردە لە بەرامبەر لە ئەنجامە تۆ تایبەتی، تۆ کەسێکی حسابی هەر ئەو کەسایەتیە. بەڵێ یەک قەوسێک هەر ئەو پاشایانەی سۆمەریەکان بوون پاشا بوونە، بەڵام بەڵێ مەسەلەن گیلگامش پاشا بووە، داستانی گیلگامشمان بەڵێ کەسێک هاتووە بۆ جوولەکە لە تەوراتە ئەو پاشایانەی هەموو کردووە بەخوا و ئیتر چیرۆکەکان بە جۆرێکی کە هەرە چیرۆکانەشە بە جۆرێکی ئەفسانەی وا گێڕاوەتەوە ئێستا لە ناو تەوراتە هەمووی بووە بەخوا و بە پێغەمبەر و ئیتر بە کەسەکانی کە خۆیان بەڵێ دوای ئەمە هەر لە کەسایەتیە ناوەستێ، بۆ نمونە جاری وایە ئەکەوێت ئەچێتە ناو ئاژەڵیشەوە، ئاژەڵ جاری وایە بێ بە پاڵەوان. بۆ نمونە ئێستا حکایەتێکەیە لە هیندی سوورەکان باسی گاچێویەکە، ئەم گاچێویانەش بەتەڵن لەو حکایەتانە، ینی هەموو ساڵێک خۆیان پێشکەشەکەن بۆ ئەو نەتەوەی بووی لە برسانە مرن.
مثلا ئەو هەموو ساڵێک دێن ئەو شوێنێک ئەو کەسانە پێویستیان بە خواردناڵێەوە ئێمە هاتی سەرمان گۆڕن بوویەوە نەمرن، بەڵام ساڵێ لە ساڵەکان ڕایەگرن ئەڵێن تەواوی تر ئێمە خواردن نادێن بۆ ئێوە لەبەریەوە هەر ئێمە کوژن و بەڵام ئێوە ئامادەنین شتێکی خۆتان بن بە ئێمە. ئەمە بۆ نمونە بە ناوی هیناوە باس کراوە، بە ناوی ئەفسانەوە باسکرەوە. ئەفسانە ناکرێ هەر یەکوتم ئینسان بێت، ئینسانی سروشتی جانەوەر بووە. بۆ نمونە زۆر حکایەتی جانەوەرانمانەیە کە وەکو کەلیل و دەیمنا ئەویشە چێتە ناو قاڵەبی ئەفسانەوە. ئەفسانە زۆر مەودا ئەگرێتەوە، بەڵام وەکو تۆش وتت و پێشتیش باسی کرد هەموو کەسی ئاسایی بوون لە پڕبوون بە کەسی ئەفسانەی بۆ زەنگل کامش پاشایە بۆ بە دوای نەمری ئەگەڕاوە. ئەستاوە پاشەوەی کەەوە ئەنچی دۆ هاوڕێکی خۆشەویستی بیان برێ بە دوای دەرمانی نەمری ئاگەڕێ یاخود گەڵای نەمری. گەڵای نەمری ڕات سەفرێکی زۆرەکە لە پڕای دۆزێتەوە کە گەڕێتەوە کەوا نەمری بۆ ئینسانیت بۆ مرۆڤایەتی بگەڕێنەوە، بەڵام ئەو گەڵای یاخود ئەو ڕووەکە هینەگەیخوا مارێکەیخوا کە ئەخەوێ خەوی لەکەوێ مارێک دێخوا. ئێستا لەبەرەوە مار نامرێ، مار هەمیشە کاژ لە لەشی خۆی کاتەوە زیندوە بێتەوە و بەردەوامە بێ لە ژیان، بەڵام ئێمە ئەمرین لەبەر ئێمە ئەو گەڵایمان نەخوارد. ئەمانش مەسەلەن خۆگیلگامش کەسێ بووە، بەڵام بۆ بە کەسێکی ئەفسانەی یا بۆ نمونە فیرعونەکانی میسر یا بۆ نمونە زۆر لە خواکانی یۆنان کەسایەتی بوون، کەسایەتیشی زۆر ئاسایی ڕۆژانە بوون، بەڵام عەشتار ئافرەتێ بووە خوا بووە، بەڵام هەر خۆش هەر کەسێکیش بووە بە زیندوی ژیاوە وەکو من و تۆ. ئەنجا لەبەرەوە کارکتەری ئەفسانە لەگەڵ پرسیارەکە نەزانم بیرم نەما بەڕاستی کارکتەری ئەفسانە و کارکتەری واقعی دوت کاکسەر. بەڵێ مەبەسم لەو بوو لە بینی کارکتەرەکانی سینەما و ئەفسانە. بەڵێ ئەنجا باسم هەر پێش باسی مۆزوعمان کرد زۆر لە سەیرۆشین چونکە کارکتەری ناو سینەما بە تایبەت بۆ نمونە ئەوانەیە کرێت بە پاڵەوان باسی ئەفسانە ناکرین. هەر فیلمە سینەمایەکانی هۆلیوود کە زیاتر کار لەسەر پاڵەوانەکە، پاڵەوانی تایبەت، پاڵەوانی هۆلیوودی، ئەوانە جیاوازن کە جۆرە پاڵەوانیشی مۆدێرن دروستەکە کە بۆ نمونە بۆی سەرساممان بکە کە ئەمیش خۆی لەژێ کاریگەری ئەفسانە گەیشتنەوە قەناعەتی ئەم جۆرە کەسایەتیانە دروستکەن. پاشان شتێکی کەسێ ئێمە جۆرێک پاڵانی نوێمانەیە مۆدێرنمان هەیە، ئاین بمانەوە نەمانەوە. ئێستا ئێمە هەمومان ئەگەر پێشەوەی 100 ساڵ نەک 100 ساڵ 50 ساڵ پێش ئێستاوە بیرمانەکە کە من و تۆ دانیشتی قسە لەگەڵ یەکەکەین لە ڕێگەی ئینتەرنێت، تۆ منە بینی من تۆ بینم قساکەین، خەیاڵ بووە، بەڵام ئێستا واقعە. ئەو خەیاڵەش ئەمەش زۆرێکە لە ئەفسانە. وێنەی من وەکو گەردی لە بە ئاسمان ئاڕوا دەگاتە ئەمریکا بۆ لای تۆش منە بینی میشتەروا تۆ بینم. ئەمە هەمووی جۆرێک هەر ئەوەیە، ئەو خەیاڵە ئەمش جۆرێکە لە ئەفسانی نوێ سۆنی مۆدێرن. یا کەسێک دێک ئامێرێ دروستەکە کە ئێستا مەسەلەن بۆ نمونە بەرنامەیەک دروستەکە کە من و تۆ بجۆزێتەوە بەبێ ئەوەی لە شوێنی خۆمان بڕۆین بگەینە ئەمریکا، لەوانەیە شتێکی وا ڕووبا لە ئایندەدا. ئەمەش ئەفسانەی ئەو کەسەش ئەبێ بە کەسێکی ئەفسانەی پاڵانی ئەفسانی کەەوە دروستەکە. یعنی ئێمە شخصمانەیە مۆدێرمە ئەفسانی مۆدێرنمانەیە بمانێ نەمانێت. ئێمە ئەتوانین بڵین هەموو سەردەمێک ئەفسانە و پاڵەوانی ئەفسانی خۆی هەیە. بەڵێ گەلێ جار لەوەیە پاڵەوانە ئەفسانیەکە ئەفسانەیەکانیان خەیاڵە ئەفسانەیەکان لە ئەنجامە ئەبن بە واقع بە تایبەت لە سینەمایە زۆریان وابوونە. ڕۆژگارێک ئێمە لەو فیلمانەیە بینیومانە باسی دیاردەیەکیان کردووە لە زەمەنی خۆیان لەو کاتێ وتومانەوە ناڕاستە، بەڵام دوایی سێرمان کرد بوو بە ڕاستی و بوو بە واشتێکی واقع. ئێستا تازە یەخۆلەو فیلمانی کە باسەکەن لە ئەستێرەکانی ترۆ ئینسان دابەزێ ئەوە تازە لە ماوەیەڵێن لەسەر ئەستێرەی ڤینۆس ئۆکسجینیان دۆزیوەتەوە، ئۆکسجینێکە بێ یعنی معنای وایە
هەناسەدانەیە ژیان هەیە لەوەیە ماوەیەکی کە مرۆڤەکانەوەی کە لە فیلمەکانە خەیاڵ بوون بۆ کرابوون بە ئەفسانە لەوەیە ببن بە واقع. بەس کاک سەلاحجان بە پرسیارێکی کاک سەروەر سۆفیمانەیە بە تینە ئەمەوێ ئەو پرسیارە ئەڵێ ئەو نەتەوانەی ئەفسانەی زۆریان هەیە دەتوانن پانتاییەکی زۆر لە سینەمادا داگیر بکەن. بۆ نمونە لە وڵاتی مەکسیک ڕۆژێکیان هەیە بۆ مردووەکانیان بە جۆرێک بڕوایان هەیە کە دەیان بینن. ئەوەندەی من بینی بێتم سێ کاری جوانی فیلمیان لەسەر ئەم ئەفسانەیە کردووە، فیلمەکانیش ئەمانن ئەوە ناویانی نووسیوە. اینجا کاک سەروەرجان من پێش کاک سەلاحەکەوم لێرە هەر فیلمی ئەڤاتەری کامیرۆن دۆنا و دۆنەکەی لە لای کاکەیەکانی ئێمە هەیە. لە هەمان کاتە هەر ئەو چیرۆکە خەونێکی دایکی بووە. ئەو جۆرە ئینسانانە ئەم هاتۆ کردوێتی بە فیلم. کاک سەلاحجانی تەرەگەر خۆت پێش بۆ چوونێکت لەسەر ئەمەی کاک سەروەرەیە بمورە. ناخۆ ڕاستەوە مانێوێ خۆی هەموو میلەت شتێکی هەبێت ئەتوانێشتی جوان لەو شتە دروستکە. وەکو بەرەومە ئەگە زەویەک دەبێتەوە بەروبوومی کانزای زۆر بێ بە ئەتوانی بەرهەمی جوانی لێ دروستکەی ئەگەر بتوانی دەریهێنی. ئەگەر ئاسنەتە بێ دەتوانی باشترین ئاسن بنێریتە دەرەوە. ئەگەر زێڕەتەوێ دەتوانی دەوڵەمان بیت. ئەمە پەیوەندی بوونی ئەفسانە لە هەر میلەتێ ڕاستە، بەڵام چۆنێتی سوود وەرگتن لەو ئەفسانانە، ینی ئەوەی کە ئەو برادرە باسێکە کاک سەروەر باسێکە ڕاستە لەگەڵیان ئێستا لە شوێنی کوسپانی وڵاتێکلانەیە پێویستەکانی دەریێنان و پێویستەکانی تەکنیکی بەهێز بێ بۆ ئینسان ئەتوانێت لەو شوێنانە کاری زەبەلع دروستکە. بەڵام لای ئێمە پێویستی بە کۆمەڵە شتی تر هەیە. تەنیا بوونی شتەکان بوونی ئەفسانە و بوونی حەکایەتە فۆلۆکلۆرەکان بەس نییە. تۆ پێویست بە بوونی شتی ترە، بە بوونی توانای دەرهێنان، توانای تەکنیکی، توانای جێڕانەوەی ئەو چیرۆکە بە شێوەیە کە بۆ جەماوەر بگونجێت. واتە تۆ ناتوانانی هەموو حەکایەتێک بەو شێوەی لەسەر کاغەز بیخەیتە سەر سینەما. هەموو شتێک گۆڕانکاری پێویستە، بەڕاستی گۆڕانکاری لە ڕووی نووسینەوەی سیناریۆ، لە ڕووی نووسینەوەی چیرۆکەکان. لەبەرەوە بەڵێ ئێمەش هەمانە، ئێمەش چیرۆکی ئەفسانەیمان هەیە، ئەم میلەتانی دەوروبەرشمان چیرۆکی مەزنیان هەیە، وەڵام عەرەبیش خۆی چیرۆکی مەزنی زۆری هەیە. بەڵام مەسەن لەناو عەرەبە تا زۆر بەکەمی فیلمێکی وا مەزن دروست کراوە بێت. بۆسم باشترین 1001 شەو کە سەر چاوەکەی کە لای خۆمانەوە هەڵقوڵاوە لە هۆلیودۆ باشترین فیلمی لێ دروست کراوە، لە وڵاتانی تر باشترین فیلمی لێ دروست نەکراوە. بەڵێ با بێنە سەر چەمکێکیکە ئەویش ئەفسانە و دەروونناسی پەیوەندیەیە. سینەماش بە هەمان شێوە سوودێکی زۆری لە دەروونناسی وەرگرتووە. ئایا بەڕای تۆ پرسی دەروون لە کامیانەوە دزەی کردووە بۆ ئەویتر تا چ ڕادەیەک دەروونناسی و شیکردنەوەی دەرونی لە سینەمادا کاری خۆی ئەکات؟ بەڵێ دەروونناسی گرنگیشی زۆر گەورەیە بۆی کە تۆ بتوانی کاریگەری بۆ سەر خوێنەر یا بۆ سەر بینەر، یعنی تۆ بێ بینەر و خوێنەر خوێند بێتەوە. من بۆی قسە لەگەڵ تۆ بکەم بزانم چ بابەتێک کاریگەری هەیە لەسەر تۆ، یا چ بابەتێک ئەوروژێنێ، چ بابەتێک هەڵچوونە لا دروستەکە، ئەو هەڵچوونە بە شێوازێک ئەبێ بخرێتە ڕوو. ئەمانە هەموو ئەچنە قاڵبی خوێندنەوەی دەرونی ئینسان. یعنی ئێمە مەسە بۆ نمونە ئەگەر پرسێک بەرەو ڕوومان بێ هەڵە ڕاست لەشەی بۆ نمونە ئەتوانین ئاماژە بکەین بە فیلمەکانی هیچ شۆک کە یەکێکە لە کۆنترین شێوازەکانی ترس لە فیلمە هەبووە. ئەمە خۆی ئەو دەرهێنەرە زۆر زیرەکانە مامەڵی لەگەڵ بابەتە کردووە بۆ شارەزاش بووە لە دەرونی ئینسان کە ئینسان بە چ شتێ ڕاست لەکێ، بە چ شتێ ترسێ، بە چ شتێک هاستی
هەستی بیرکردنەوە و شتی ڕاوەستێ لە کاتی دیاریکرا. ئەمانە هەمووی پەیوەندی بە خوێندنەوەی دەروونواتە بێت سینەماکار یا سینەما فیلمساز دەرونی بینەری خوێند بێتەوە. خوێندنەوەی دەرونی بینار بۆ تۆ زەمینە دروستەکەەوە کە بتانی چیرۆکێک سیناریۆیەکی جوان بنووسی. ئەمە یەک. دووهەمیش دەبێ کارکتەرەکانت دەرونی کارکتەرەکانی خۆشت خوێند بێتەوە بۆی بتانی چۆن هەڵیانە سۆڕێنی، چۆن ڕۆڵەکانیان پێبەخشی، چۆن پەیوەندی ئەەکەی لە نێوان سکرینەکانەواتە لە نێوان بەشێک بۆ بەشێکی تر. ئەمەش لە هەمان کاتە پەیوەندی بە دەروون ناسیەوەیە. بە شێوەیەکی گشتی و پێشتریش وتم ڕەخنەگەری یاخود دەرهێنەری ئێمە بێ شارەزایی لە دەروون ناسی هەبێ، شارەزایی لە ئەفسانە ناسی هەبێت، شارەزایی لە کۆمەڵ ناسی هەبێت. زۆر گرنگە ئەمانە. تۆ بەمانەش دەوڵەمەندیە کە بەخشی بە بەرهەمەکەی خۆت، دەوڵەمەندیە بەخشی بەوەی کەوا بتوانیت هەردوو بەر بخوێنیتەوە، هەم ئەو بەریکە خۆتی و هەم بەری بەرهەمبەرەکەت. و زۆر لە دەرهێنەرەکان سوودیان لە شێوازەکانی دەروون ناسی وەرگرتووە لە دروستکردنی هەڵچوون لای بینەر، دروستکردنی ئاستەکانی تەمەن لە فیلمە ئاستێکی کە پێوترێ ئاستی سەرکەوتن بۆ ترۆپ دابەزین بۆ خوارەوە، چۆن ئینسانەگەینتە ترۆپ چۆن دایەگریت، پاشان چۆن هێڵک دروستەکەی لەسەرەتەوە بۆ کۆتایی. ئەمانە هەمووی ڕاستە شێوازی دەرهێنا شێوازیوانە دەوری هەیە، بەڵام دەروون ناسی ڕۆڵێکی گرنگی هەیە. بۆ ئەوەی تۆ بتوانانی فیلمێکی دەوڵەمەند دروستکەی دەبێ لە هەموو لایەنەکانەوە دەوڵەمەند بێت. یعنی چ لە لایەنی دەرونی خوێندنەوەی کارکتەرەکان، خوێندنەوەی بینار، خوێندنەوەی تەنانەت ئێستا خوێندنەوەی بازاڕی شەکرێت. ئەگە تۆ بتوێ فیلمێکی بازرگانی دروستکەی یا فیلمێکی گەورەی بۆ فرۆشتن و کڕین و فرۆشتنوانە دەبێ خوێندنەوە شتەبێ بۆ بازار، واتە پێشوازی خەڵک چۆنە بێت، بۆ شتێک خەڵکەیەوێ ئەوڕۆ کە پێوترێ ناهۆشمەندی گشتی لەسەر چی کارەکە. مثل بۆ ئێمە ناهۆشمەند کۆمەلگای ئێمە بۆ نمونە وەکو میلەتێک کە میلەتی کوردە ناهۆشمەندی هەمومان لەوەدایە کە زۆرێک بێزاریەکەیە. ئەم بێزارە دەرەنجامی کۆمەڵەشت دروست بووە. بارودۆخی خراپی سیاسی، بارودۆخی خراپی دارایی خەڵک، ئەمانە هەموو وای کردووەکەوە تۆ خەڵکێکت بێت ژۆرەشتێکی بوێ کە تۆ توانی وەکو دەرێنەر سوود لەو ئاستەوەرگەی سوود لەو بارودۆخی ئێستا وەرگری. کامەش پێویستی بۆیە کە تۆ شارەزای دەروونناسی هەر ئەوە نییە تۆ خوێند بێتەوە، دەڕاستی پراکتیزیکەی بەکاری بێنیت بیخیتە ناوی شەکانتەوە، تەنان لە ڕۆمانیشە، تەنان لە چیرۆکیشە، بگرە لە ورترین نووسینی وتارێکیش گرنگی خۆی هەیە. بەڵێ کاسەر بەڵێ وابزانم حەقی خۆمان پێ. نانا زۆر ئاساییە، چونکە ئێمە ئەو بابەتانە ئەو چەمکانە زۆر پێویستە و یەکێکە لە کێشە گەورەکانمان، یعنی کە ئاگامان لێنێ. بۆ نمونە ئێستا ئێمە باسی ئەومان کرد گەلگامش، گەلگامشەوەتانێ ساغ بۆتەوە کە زمانی سۆمەری ئەو کاتە نزیکە لە زمانی فەیلی و شۆرجەیی خۆشمان، یعنی دەستە واژەکان کە ئەمە ناڵین سۆمەریەکان کوردن بەڵام زمانەکەیان کوردی بووە. ئێتۆ وەرە ئەو داستانی پێگێڕاوەتەوە، داستانی گەلگامش. ئەی گەلگامش کە ئەو داستانە لە ئەنجامی کۆمەڵێ باری دەرونی کەسایەتیەکان دروست بووە، ناتوانین بڕین. خۆشیەوەشە بەڕاستی تۆ ئەمە زیینی پاڵەوانی ئەفسانەیش دەرەنجامی کۆمەڵێ بارودۆخی دەرونی کۆمەڵگاکەیە. هەموو چیرۆکیی مەسەیەمە چیرۆکی کار عاسنگە کە هەم ئێران بەخۆی ئەزانی، هەم ئێمەش بە خۆمان ێزانی، هەم فارس و وڵاتانی تریش، کە ئەمەش دەرەنجامی دروستبوونی بارێکی دەرونی شێردەستەیی و سەرکوتکردن و سەرکوتکاری ئەمانە دروست بووە. ئەمانە هەموو ئەفسانەش دەرەنجامی کۆمەڵێ هۆکاری دەرونی کۆمەلگا دروست بووە. بۆ نمونە لە هەندێک لە کۆمەلگاکانە ئەفسانەیەکە بۆ لەسەر لافا، ئەفسانەی لافاو هەیە، ئاو مەسەلەی ئاو زۆر گرنگە لە ئەفسانەکان. لەو شوێنانی دائیمەن وشکە
بە جوانی قسە لەسەر ئاو کراوە بۆ سەرە لە نیل لە میسرەکان بە جوانی باسی ئاوە کرێت چکە ئاویان پێویست بۆ ژیان بۆ زیندوو بوونەوە لە میزۆپۆتامیا ئێمە ئەفسانەی هینمانەیە عشتار تەموزمانەیە کە پەیوەندیشی زۆر گەورەی هەیە بە وەرگەڕانی ساڵ دروستبوونی وەرزەکان چۆنەتی بارانبارین و ئەمانە هەمووی لە ئەفسانەکانە ڕێی داوەتەوە تۆ بڕۆ بۆ ئەو شوێنانی کە ساردن ئەفسانەکان زیاتر لەگەڵ بەفرا قساکە پەیوەندی بە مەسەلەی بەفر و گەرمی و ئەو شتانەوە هەیە هەر شوێنێک تەنانەت ئەو شوێنانی کە برسیم یعنی کەم مشکلەی خۆراکوانە بووە زۆر لەسەر خۆراک قسە کراوە لەسەر میوە قسە کراوە هەر شوێنێک ئەفسانە دەرەنجامی پێویستەکانی ئینسان بووە پێویستی دەرونی بوو بێ پێویستی فیزیۆلۆژی بوو بێ پێویستی جستەیی بوو بێ تەنانەت لەوانەیە پێویستی بوونی کەسێکی ڕابەرێک بوو بێت دەبوونی ڕابەر ئەفسانی دروست کردووە یعنی نەبوونی فریاد ڕەسێک ئێمە هەمومان کۆمەڵگای کوردی بەدەست ئەوە ناڵاندومانە چ بەدەست داگیرکەرانەوە چ بەدەست سیاسیەکانمانەوە دایما هەمیشە هەوڵمانداوە فریاد ڕەسێکە بێت ئەگەر لە کۆمەڵگای چووک ئێستانەوە ئێستا میدیا هەیە و نووسین هەیە و ڕۆژنامە هەیە و چیرۆکەیە لەسەر دەمێکی تر وایە ئەکراوە ئەفسانە میلەتی بۆ ئاواشیەوە میلەتی بۆ 3 مانگزارێ موچی وەرگرتووە بۆ نمونە ئەوە شتێکی ئەفسانەیە ئەفسانیە میلەتێک 3 مانگزارێک 4 مانگزارێ 7 مانگ پاشکەوتی هەیە ئەژێ و مهمیشە سەڵاحجان با ئێمە بینە سەر چەمکێکی کە من جارجار چەمکەکان جیاکەمە و خالید پرسیارەکەت هەوڵە دەم ڕەبت بێ بۆ چەمکەوە بۆیە پەیوەندی نێوان فیلم و ئەفسانە لە نێو سینەمای کوردیە جێگایەکی زۆر کەمی داگیر کردووە هەر ئەتوانم بڵێم بوونی نییە لێرە کاک خالید چڵێ ئێمەش چیرۆکی گەورەی ئەفسانەیمانەیە بەڵام سینەمای ئێمە نەگەیشتۆتە ئەو ئاستەی چیرۆکە ئەفسانەکانی بخاتە سەر شاشە اینجا من ئەڵێم هۆکاری ئەمە چییە کاک سەڵاح وابزانم پێشتش باسم کرد کۆمەڵی هۆکار هەیە گوتمەوەشت یەکەم شت دروستکردنی سینەما بەڕاستی سینەما پێویستی بە کۆمەڵی فاکتۆرە یەکەم شت تۆ بێت توانای مادی تەبێ توانای تەکنیکی تەبێ و هەروەها توانای دەرهێنان و هەروەها ئەکتەریش ئەمانە هەموو پەیوەندیشی گەوریان بە یەکتریەوە هەیە بەڵام بۆ ئەوەی تۆ ئەفسانە بکەی بە فیلم لەسەر ئاستی ئەو ئەفسانەی وەستاوە چ جۆر ئەفسانەیەک ئێمە هەندێک ئەفسانەیە دەتوانین بە کەمترین بودجە و بە کەمترین توانای دارایی بیکەین بە فیلمێک یا بە پیزیرەکی دەرهێنەر لەوانەیە تۆ لە فیلمیش ئەفسانەیە پێویستت بە دروستکردنی کۆمەڵێ شوێنەوار و کەسایەتی و کارکتەری تایبەتە بێت کە بە دەست دروست نەکرێ یاخود بە دیکۆر دروست نەکەی پێویستی بە کۆمپیوتەر بێ یا پێویستی بە توانای تەکنیکیە بێ لەوانەیە ئەمە بە دەرهێنەرێکی سادە یاخود دەرهێنەرێکی هەژاری کورد دروست نەکرێت لەبێ لە پشتەما بەڕاستی توانایکی دارایی بەهێزە بێت توانایکی کۆمپانیایکی گەورە بێت کە پشتیوانی بکە ڕاستی ئەمە ئەفسانەیەمان هەیە ئەفسانەی باشمان هەیە ئاکرێ ئیشی لەسەر بکرێ بەڵام ئەو فاکتەرانە زۆر مهمە تۆ هەت بێت بۆیە هەرواش بووە تا ئێستێمە نەمانتوانیوە هیچ بابەتی ئەفسانەیمان بە جوانی بکەین بە فیلم ئێمە مەسەڵەن قەڵای دردنمانەیە قەڵای دردن شتێکە وەکو ئەفسانەیە ناتوانین بڵێن ئەفسانی تەواوە ئەتوانین بڵێن زیاتر داستانێکە کە تا ئێستا نەکراوە بە فیلمێک کە ئەمە خۆی دەلالەتە لەوەی کە ئێمە توانامان کەمە بمانەوێ نەمانەوێ من ڕێزمێ بۆ هەموو دەرهێنەران و فیلم سازانی کورد بەڕاستی توانامان کەمە تواناکە نازم کەوتۆتە سەر ڕووی مادی یاخۆ تەنیا ڕووی کادری زۆر مهمە کادری سینەمایی تەبێ کامێرەمان مۆنتاژ ئەمانە هەمووی ئیشی خۆیەکە ڕۆها لۆکیشن دروستکردنی
ئەو دنیای کە تۆ توێ لە وەکو دنیای ئەفسانەی پیشانی پێی دروستکردن هەرەوە نییە تۆ بڵێ کردم فیلم تۆ بێ فیلمەکەت دەرەنجامیشی باشیە بێ هەندێک دروستکردنی فیلم نەکردنی باشترە بەڕێی بۆیە پێشتیش باسی ئەو خەلالانەمان کرد یاخود ئەو کەمبودیانەمان کردکەوە لە دروستکردنی فیلممانە هەیە لە فیلمی کوردی بەتایبەت ئەو ئەفسانەش گرانترین بەڕای من یەکێکە لە گرانترین ئەو سیناری و چیرۆکانەی کە دەکرێت بەکارهێنێ بۆ دروستکردنی فیلم ئەمە خۆی لە خۆیان ئەوای کردووە کە ئێمە ناتوانین من پێم وایە هەر نەک ئەمەش لە زۆر لە گەلانی ناوچەکەش هێشتا نەیانتوانیوە کار لەسەر ئەفسانە بکەن بە تەواوی تۆم تەماشاکە ئێرە توانای سینەمایی باشیشی هەیە بەڵام فیلمی زۆر گەورە دروست نەکراوە بەڵێ با بێمە سەر بۆچوونێکی کاک بیلال ئەڵێ بەڕای من بۆ ئێستای سینەمای کوردی ئەگەریش بیر لە ئەفسانە و حکایەت نەکرێت باشترە ژیان و کارەساتەکانی ئەو سەردەمە بە فەزایەکی ئەفسانەی بگێڕێتەوە وەک فیلمی لایبرث لە دەرهێنانی کلیر مۆدیلۆتۆر من لەوێ جوان نەمبینی بۆیە لێرەش کە خوێنمەوە لێرە زۆر ورد بوو جوان هەر هین نەبووم لام بەڵێ منیشە بڕێک ئەو خاڵێم پێشتر باس کرد کە ئێمە ئەگەر نەتوانین شتێک باش دروستیکەی نێگین باشترە بەڵام ئەکرێ سوود لە بیرۆکەکان وەرگیرێ یعنی بیرۆکەی ئەفسانەیە بیرۆکەی حکایەتی کوردی بیرۆکەی فۆلکلۆری کوردی بخێتە ناو فیلمەوە وەکو چۆن زۆر لە فیلم سازەکانی دنیا سوود لە ئەفسانەی وڵاتەکان وەرەگرن دەیخەنە ناو بەسەراتێکی واقعی ژیانی ڕۆژانەوە بۆ نمونە زۆر لە فیلمە هندیەکانیش کە هند ناسراوە بە وڵاتی کە زۆرتی فیلمیە بەڵام زۆر سوود وەرەگرن لە دینی خۆیان یا لە ئەفسانەکانی خۆیان و یخەنە ناو فیلمەکانیان ئەنی مەرج نییە تۆ بیت فیلمێک لەسەرەوە تا سەری پێ هەمووی ڕێک دەقا و دەق ژێڕانەوەی ئەفسانەیەک بێ تۆ دەتوانیت سوود وەرگری لە بیرۆکەی ئەفسانە بۆی بخێتە ناو چیرۆکێک یا بەسەرهاتی ڕۆژانەی ئەمڕۆوە یاخود بۆ نمونە ئێمە دەیان کارەساتی دەرونی لە ناو کۆمەلگای ئێمە هەیە کە دەگرێ ڕەگ و ڕیشەی لە نێو بەسەرهات و حکایەت ئەفسانەکانە ببێندرێت ئێمە توانین لە فیلمێکی تایبەتە ئەمە دەرخەین و هەروەها سوود وەکو لە باگراوند سوود لەو بەسەراتانە وەریگرین بکەین بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە بۆ دەوڵەمەندکردنی فیلمە واقعەکە لەبەرەوە شمەرج نییە تۆ ئەگەر نەتوانیت دەقا و دەق بەسەراتێکی ئەفسانەی بکەی بە فیلمێکی بەهێز باشتر وایە سوود لە بیرۆکەکانی وەرگری وەکو زۆر لە فیلمان ئێستا لە فیلمەکانی دنیا سوود لە بیرۆکەی ئەفسانە و حکایەت وەرەگرن بە شێوەیەک لە شێوەکان لە دنیایکی واقعی پیشانێدا ئێمەش دەتوانینەوە بکەین و ئەو کارکردن ئاسانترە لەوەی کار لەسەرۆکەی بتوێت تۆ بیت دنیایکی وەکو بۆ میدیاکان دروستکەی سەردەمی مادەکان میلەتی ئێمە ئەفسانەیەکیە بۆ نمونە چۆن بووە تۆ بێ و سیناریۆ ئەبێ و لۆکیشن و ئەبێ هەموو شتانت بەپێ و سەردەمە دروستکەی کامەش بەپێی توانای ئەم کاتی دەرهێنەری کورد زەحمەتە بەڵام سوود وەرگرتن لە بیرۆکە هەمیشە کراوە هەمیشە کورد دەتوانێت جاری وایە تۆ توانی بە پەندێکی پێشینان فیلمێ دروستکەی ئەگەر سیناریۆسی باش دەبێت یاخود حکایەت یا چیرۆکنووسێکی باش دەبێت لەمە ئەکرێت بەڵێ کاک سەلاحجان ئەلبەتە کاری تەکنیک ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە گەیاندنی پەیامی ئەفسانە و داستانەکان ئەوەی کە باسی قەڵای دمدم نەمانتوانیوە ئەلبەتە ئێمە لە ئاستی تەکنیکە نەگەشتوینەتە ئەو ئاستە نەکاری وەرە سینەمای ئێرانش سینەمای تورکیا سینەمای مصر سینەمای مصری ماوەیە کۆمەڵی ئیشیانە کرد کە پەنایانە بردە بەر ئەفسانە
هەرتێکیانەدا لە جیاتی ئەوەی یاپەنیانە بردە بەردەستا داستانەکان هەرتێکیانەدا تۆ سێرکە ئەلیازە و ئۆدێسا کە هەموو ئەو ئەفسانانەی تایە خۆیۆنان نەیکردووە زۆربەی سێرەکەی سینەمای ئەمریکیەیکا بۆ هۆلیی دەیکا لەبەرێ کەمپەنیەکان گەورن و بودجەی باشی بۆ تەرخانەکرێ بەردەوامش لە تازەکردنەوەی تەکنیک ئێمە دوور نەڕێ سینەمای بۆلیود هندستان یعنی بهندستانی ئێستاش بەو شتانە مەشهورە ئەوەی کە ئێمەی کورد دەڵێن فشەی گەورەی تیاکە ئێستا خەڵکەکەیان لە لای ئەوانەوە ئەفسانەیە ئەوە شتێکە مێشکیان بەوە چۆنەوەی داخاو دراوە لەزەتی لێبینن تا ئێستاش بەو ستایلە ئیشەکەن و ئەو ستایلەش بۆتە هۆی ئەوەی پارەیەکی باش پێیاکرێ بۆیە تەکنیکەکەش تەتەوری کردووە بەس ئێمەی کورد ئێران تورک عەرەب وان نەبووە بۆیە نەگەشتوونەتە ئەو تەکنیکە ئەو دوو چەمکە هۆلیود و بۆلیود پارەی پێیاکرێت بەڵێ باسم بازرگانیە زیاتر لەبەرەوەی ئەوان کۆمەڵێ بەرنامەی لە پشتەوەیە ئەو شتانە ڕاستە ئەوەش بەڵێ من هاوڕام لەگەڵ هەر بەڕاستیش بودجەی گەورەیەوێ توانای بەهێزیەوێ لەبەرەوە باشترین شتەوەیە سوود لە بیرۆکەکان وەرگیرێ لە فیلمی سادی ئەو فیلمانە سادانەی کە دروست دەکەن یا دەرهێنەران ناتوانن هەر لەو بیرۆکانە بیبەستنەوە بە واقعی ئەمڕۆی خۆمان شتی جوان لێ دروست دەکرێت یعنی زۆر کەسێ زیرەکان ناتوانێت مامەڵەی لەگەڵاکە توانێت زۆر لەو بیرۆکانەیە مەسا هەر بۆ نمونە یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان کوشتنی ئافرەت بۆ نمونە ئەو بابەتی کامڕۆ لە ساحە و لەناو کۆمەلگایە مەتەشەنەی کردووە تۆ نمونەت زۆرە لە ئەفسانەیە مەسەڵەن کوشتنی ئینسان مەسەڵەن بۆ نمونە کوشتنی مێ نەبووە هەمیشە ئەگەر بگەڕێیتەوە بۆ ئەفسانەکانی کوردی ئەو شتە نەبووە تەنانەت شۆرێک لە قەدەخەکردن هەبووە لە کوشتنی ویە لە هەموو جۆرەکانی ئاژەڵانە چکە مێ ڕەمزی لەدایکبوون و زیندووبوونە بووە ڕەمزی نوێبوونەوە بووە دەبەرە تەماشاک ئەمە بیرۆکەیەکە دەتوانێت سووری لێ بمێنرێ لە دروستکردنی فیلمێکە لە دروستکردنی لە نووسینی چیرۆکێکە ڕۆمانێکە زۆر بیرۆکە هەیە ئێستا ناتوانین هەمووی ناو بنین بەڵام زۆر بیرۆکەیە کە دەرهێنا دەتوانێت سوودیان لێوەرگێت بۆ فیلم سازێک کە بێوێ بابەتەکەی بێسکا بە پەنابردنە بەر بیرۆکە میتۆلۆژیەکان زۆر گرنگە چکە زیاتر قوڵاییە بەخشێ بە بابەتەکەی بەڵێ کاک سەلاحجان من لای خۆمەوە هیچ نەماوە لەو مناقەشەی خۆمانە ئەو خاڵانەی دەستنیشانم کرد سێرم کرد باست کردووە بە زەرورم نەزانی بیانکەم بە پرسیار جارێکی کەوکو پرسیار ئاراستەتی کەمەوە ئیتر نازانم خۆتە گەر شتێکی کەت هەیە و ئێستاش برادرانشیش پرسیارێکیان نییە ئەگەر خۆ شتێکی کەت هەیە گەورەمانکەیت و تێرمانکەی بە زانیاریەکانت فەرموو بەڕاستی ئازم زۆشمان وت هەندێ بابەتیش هەیە کە وا بە بەرنامەیەک ناتوانێت حەقی خۆی بیتێ هەموو شتێک بەڵام دەکرێت بابەتێک قسەیەکی زۆر هەڵگرێ بە تایبەت من حەز ئەو بابەتی کە جۆزیف کامڵ باسی کرد لەسەر گەشتی پاڵەوان بابەتێکی گرنگە و ئەکرێن دەرێنەری کورد زۆری سادەی لێ بکە و بە تایبەت لەو کتێبەشە کە باسیەکە بە وردی بەسەراتەکانی گێڕاوەتەوە چۆنێتی کارکردنی گەشتی پاڵەوان لە ناو ئەفسانە بەڵام ئەوە خۆی لە خۆی ئەتوانێت بجۆزرێتەوە بۆ ناو سینەماش کە پێویستە بەڕێی من هەندێک کتێب هەیە هەندێ سەرچاوی گرنگ هەن من ناتوانم ئامۆژگاری هیچ کەس بکەم بەڵام هەستەکەم بۆی بتوانی پەیوەندی بەهێز لە نێوان ئەفسانە و سینەما دروستکەی دەبێ هەندێ سەرچاوی گرنگ خوێنیتەوە هەر ئەو بوو زۆر سپاسی تۆش کاک نامن لە هەموو زۆر زۆر سپاس دەکەم و دەست و خۆش بوو ئەگەر نەشتوانین هەموو شتێکمان وت بێت یا بیرمان سوو بێت تر هاوانە نەنا زۆر بابەتێکی تێر و تەسەل و ئەکادمی بووە پێویستە بۆ ئەمڕۆ بە تایبەت بۆ فیلمسازی کورد چونکە وەکو بەڕێستان وتان ئێمە کێشەکانمان
لە ناهۆشمەندیەوەیە، فلیمسازەکانمان لە هۆشمەندی ئاگیان لە ناهۆشمەندی دەرونی میلەت نییە تا بتوانن بە زمانی ئەمڕۆ ئاخاوتنێک لەگەڵ ڕوانەری خۆیانە بکەن لە فیلمەکانە. ئەمە کێشەی گەورەی سەرەکیمانە و ئەلبەتە ئەو هەموو داستان و چیرۆک و ئەفسانەیشی کە هەشمانە هەمویان جارێ بێخاوەنن، هەمویان واکەوت بەو هیوایەی کە بتوانرێ بە کتێبیش کۆ بکرێتەوە، چونکە خۆتە زانیت ئێمە لەگەڵ کارەساتی هەڵەبجە، لەگەڵ کارەساتی شنگال، لەگەڵ کارەساتی ئەنفال زۆرێک لەمانە لە ناو چوون. یعنی تۆ خۆت کەسوکاری تۆ هەمویان خەڵکی گەرمیانن، قادرکەرە من و ڕێژەیەکی زۆر لە کەسوکاری تۆ بەرشاڵاوی ئەنفال کەوتن. بەڵێ خۆی ڕاستە، ئەوەش زۆر مهمە بەڕاستی سەر پارێستنی ئەفسانە ینی پاراستنی میلەت کە میلەت لە ناوە چیە لەگەڵ یا شتەکانیش لە ناوە چیە. ئەو بزانم هندێ سوورەکانی ئەمریکا زۆر شتیان لە ناو چوو لە پاشەوەی کەەوە لە شوێنی خۆیان دەرکران و شوێنەکانیان داگیر کرا و لەلایەن سەرمایەدارانەوە و کرا بە شاری مۆدێرنوانە. ئێمەش ئەو کارەساتانی باست کرد بەڵێ زۆشتی لە ناودا، کەسانیشی لە ناودا کەشتیان پێ بوو. هەروەها ئێستش هەندێکت هەیە کە ماوە هەڵمرێ ڕزگار کرێ هیواداری، بەڵام پێویستە خۆی تۆمارکردن زەرورە بۆی بتوانێت بپارێزرێت. بەڵێ دەستە خۆش بێ و ئازیزان، زۆر زۆر سپاس بۆ هەر هەمووتان، بۆ هاوکاریتان، بۆ پرسیارەکانتان، گەرم و گوڕیەکتان بە بابەتەکەدا و هەر ئەوەش ئەو دڵسۆزی و خۆشەویستی ئێوە وای کردووە فلیم سازان تاکو ئێستا بەردەوام بێ و لە خزمەتان نابێ و بشتوانین ئەم وانانە بکەین بە سەرچاوەیەکی ئەلکترۆنی بۆنەوەی داهاتوومان. ئەگەر ئەمڕۆ ئێمە سوودی لێ نەبینی بانەوەی داهاتوومان وەکو سەرچاوەیەکی ئەلکترۆنی لە بەردەستیان نابێت. زۆر زۆر سپاس بۆ هەر هەموو لایەک. کاک سەلاحجان زۆر زۆر سپاس بۆ تۆش. خوشحاڵ بووم هاوڕێی شۆرجە و مناڵی و